إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. خۆشەویستانم، ئاینی پیرۆزی ئیسلام، شارستانیەتی ئیسلامی لە دوو قەڵای زۆر گەورە پێکاتوە. قەڵای یەکەمی گەورە کە هەموو موسڵمانان کۆ ئەکاتەوە بریتیە لە خلافەتی موسڵمانان و موسڵمان لە دەسەڵاتە، لە سیاسەتە، لە دنیاداریدا. کافرانی هەموو جیهان کۆبوونەوە ئەم قەڵا گەورەیان ڕمان. ئومەتی ئیسلامی لە هەوڵایە بۆ دروستکردنەوەی قەڵاکەی. قەڵای دووهەمی ئەم ئومەتە بریتیە لە ئوسرە و بەیت، ماڵەکان قەڵای دووهەمی ئیسلام. هیچ کاتێک نەبوو وەکو ئەمڕۆ کافرانی جیهان هەر هەموو هێرش بێنن بۆ سەر ماڵەکان بۆەوەی ئوسرەی موسڵمان تێکچێ، ماڵی موسڵمان تێکچێ. هەتا ماڵ و ئوسرە مابێ ئومەتی ئیسلامی لە گەشایە. و لە هەموو جیهانە کاتێک کە حەضارەتی ئیسلامی کارەکە لە هەر دەوڵەتێکی ئەوروپی و لە هەر شوێنەکە بێ، یەکەم هەنگاوی بۆ بنیادی ئوسرەیە و بۆ ئەوەی ماڵێکی زۆر چاک و تۆکمە دروستکە. باوک لە جێگەی خۆیان مەقامی خۆی پارێزراوە بێ، دایک مەقامی پارێزراوە بێ، ئەولادەکان پارێزراوە بن، گەورە ڕەحم بە بچووکە و بچووک ڕێز لە گەورە بگرێ. و باوک وەکو سەرکردە و قائیدی ماڵ ڕێز و حورمەت و تایبەتمەندی خۆی هەیە. بۆیە ڕەب العالەمین لە قورئانە سوێن بە باوک ئەخوا، سوێن بە دایک ناخوا. ئەفەرمێ وەوالدی وەما وەلد، سوێن بە باوک، چونکە باوک زۆر گەورەیە، کۆڵەکەی قەڵای گەورەی ئیسلامە. فەرید الئەنساری یەکێکە لە مفەکرە زۆر گەورە ئیسلامیەکان لە مەغریب ئەڵێ وردە وردە کافران هێرشیان هێناوە تا هێرشەکانیان گەیشتوەتە کەناری قەڵاوردەکانی ئومەتی ئیسلامی. ئەمڕۆ هیچ ماڵێک نییە لەناو ئومەتی ئیسلامی قەڵاکەی مهدد نەبێ و لە جەنگا نەبێ لەگەڵ کافرە. ئەگەر ئێمە وا تێبگەین لەناو جەنگێکی گەورانین، ئەوە هیچمان حاڵی نەبووە لە دین. واللهی هەموو فەسادێک لە ئیعلامەوە کە ڕوو ئەکاتە ماڵەکەت لەو جەنگە گەورایە کە ئێوێ ئومەتی ئیسلامی هەڵوەشێنێت. ماڵ کاولکە بۆی فەساد لەسەر زەویە بڵاو بێتەوە، بۆی وەچە نەمێنێ، ئەسڵ و بنەمای ئینسانیەت نەمێنێ. ئێمە لەناو ئەم جەنگە گەورەیە لە بەرامبەر هەموو کافێرانی جیهان ئەمڕۆ ئومەی ئیسلامی وەستاوەتەوە. هەموو ماڵێک قەڵایەکە بۆ جیهاد و تێکۆشان. ئەو هەموو ڕێکخراوە دروستەکرێ، ئەو هەموو ئەفکارە، ئەو هەموو فلیمە، ئەو هەموو پارەی تێچێت تا دوبلاژەکرێ، هەمووی لە پێناوی ئەوایە کە ئوسرەی موسڵمان تێکچێ و ماڵەکان هەڵوەشێنەوە. ئەمە بەشی دەرەکی کافر و بێدین بەم شێوازە هێرش ئەکاتە سەر ئێمە. ئێمەی موسڵمان ئەبێ زۆر هوشیار مامەڵەکەین، ئەبێ بزانین ئەو وەسائلانەی کە ئەیبینە ماڵەوە چۆن کۆنتڕۆڵی ئەکەین، چۆن مناڵ پەروەردە ئەکەین لەسەر ئەوەی کە کۆنتڕۆڵ بێ. هەموو شەیاطینی ئینس و جین، نەک تەنها ئینس، هەموویان کۆکن لەسەر تێکچوونی ماڵ. شەیطان زۆر باش لەمە تێگەیشتووە. لە صحیح مسلمە واریدە ئەفەرمێ ئین ئیبلیس یەضع عەرشەه عەلى الماء. ئیبلیس کۆشک و تەلاری خۆی لەسەر ئاو بنیاد ناوە.
ثم يبعث سراياه إنجا هامو وجبة أندام كان خوي جن كان خوي بلاوكاته والسرزوية فأدناهم منه منزلة أعظمهم فتنة كامان زور للشيطان ونزيك وفتنة زور قورة دروسك كاتي ايواران اقرنا ولا الشيطان يكيك برسياريان ليكا ادي كاركانتان چيتان كردو چه بشويكتان دروس كردو هر كسشتي خوي باسكا هر شياطين قصي خويكا هر سريه ومجموعه كناردويتي باسو خواسي خوانكن همويان كي جوان لي اقري الله ما صنعت شيئا هيك نكردو هيجني مجموعه كان انا بيشو سرييك الين ايما تشوين نشتين بكولي بياوك ووازما لنا هنا توشي فتنه ما نكر مالو منالي خويا حتى خزاني خوي طلاق ده على امان ادنو منه امان كسي شاكي منه اما قورتين فتنه بربا كردو نزيكي اخاته ولا خوي للروايتك بهمو شياطين الله اخدموه هر هم تنبي خدمت كاري امكن سكتيجيشتو فتنه لكيو دس بيك اما ابي زور بوشياري ما ملكين شياطين انس وجن كوبونته لسر قلاكي مالمان ابي خوشمان مسلمان زور اگامان دبي هندي گناهي گوره هي لمالكانا زور گوره اما دركي بيناكين هستي بيناكين يان كم ترما وصياني ايني باسيان كردوا غضب ولعنتي خوا بسر كسيك اباري كمالي براكي تيك ادا مالي رفيقكي تيك ادا نخوشيكي زور قورمان هي بيوتري نخوشي تخبيب يا التخبب تخبيب يعني شيء خوي خب لزماني عربية يعني في الكردن ومخادعة يعني هولدان بو تيقدان وإفسادي ناوكم القا پیغمبري خواه صلى الله عليه وآله وسلم أفرميه ليس منا من خبب امرأة غيره أو كسل إيمانية اگر جني كسي كتر هالجيرته وفيلي لبكا وخدعي لبكا تصورك جنجي مسلمان بياوي بريس اگر بموبايلكات هلايكت برامبر بمالك كرت تو جنديكي لجندكاني الشيطان كارك اكيبو شياطيني انس لقال حضارتك غير حضارتي اسلاميه كاركي اتوي قلاكي امتك بدي أبيت شون جوابي پیغمبر إخوة بديته صلى الله عليه وآله وسلم كبرسيار ليبكا شون لجهاد قلاكي من باراس شي ولام أديته إما لقدس مسلمان آزاريان إكشا همو من خريب ظلمان أهات درو خوزق من أخواز كإما ليبين لبري براكان من داري كم تربر أوان كبر إما كبر أمتي إسلامي همو يكو يكجسد أو هاي دي ورا بم كاري خود بم پنجاني خود كاري بو كافر كردبي ايشي لدزگاي كافره كردبي بي وي بخود بزاني بويا مسألة هالقرانوي هر آفرتك لبياوكي خوي هر بياوي لآفرتكي خوي جاري وهي آفرتك هول أدا كسك إغراك مالو منالي كسك تيك أدا أما جندي شيطانا أما يشكل لمقربين شيطان خوش بسمان صلى الله عليه وآله وسلم أفرمي لا يدخل الجنة خب كسك في الباز وطلق باز به مخادع به أو ناتتنا وبهشتوا أمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم كريم بريزن في الباز نين قد في الناكين والله لكافر ودجنيش من في الناكين حضارتي إيما أمية ميجو إسلامي بخوانا روا برا صفاتي زور قوري خلقي مسلمان كخيانتيان لدجمنكيان نكردوا بياني إيما كاسبيكين لبازارة كي زور كافر وملحدة كام يهودي زور سرسخته بما مالا لقال مني مسلمانا كابي زور بالصادقانا لقال يا بجوليمو خونا لما يهودية في الله ليبكم أما إيشي مسلمان نية أو كافر لئيمة كافر خبة في البازة مسلمان بوشي وازني مسلمان صاف وصادقة بوي أم صفتي صدق وصفايا أبي لنا أمتا قوربكين إما نابي لم جنقا لم خالا بدورين إما لنا جنقي كي هشياري زور قورين بخوا أجر أجمع لخوما النبي أبينا داردسي كافر ببيوي بخوما بزانين وي أمتي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أمتي كي زندوة أفرمي خوش اسمان ملعون
بیرکەنەوە مەلعون ئەو کەسە لعنەتی لێکراوە من خەبە ئیمڕەئەتە غەیریهی کەسێک خێزانی کەسێکی تر ماڵی کەسێکی تر بشێوێنێ ئەفەرمێم کەسە مەلعونە ئەگەر کەسێک هات ئافرەتی کەسێکی خەڵەتان یان ئافرەتێک پیاوی ئافرەتێکی تری خەڵەتان دواتر ئەم پیاوە ژنەکەی خۆی تەلاقدا و یان ژنەکەی خۆشی تەلاق نەدا ئەم ژنەی بە تەلاقدانادا ویستی بخوازی خواستی ئایا ئەم نیکاحی دووهەمەدا ئەمەزرێ سێرکە زانایان چی ئەفەرموون پیاوێک هاتووە ئافرەتێکی مێرداری خەڵەتانووە دواتریش نیەتیشی ئەڵێ نیەتم باش بوو ویستمە بێنم علماء ابن دو رأي مذهب إمام مالك وقولك مذهب إمام أحمد أفرمون بو مؤبد شون دايكي دروزنيا ماربكا دروزنيا وأفرة مارك علماء تفرمون أنا دروسته بلام لمذهب إمام مالك أوان ده تند أو قضية الله لبروي أما إيشي مسلمانية فيالي كردوا خدعي كردوا أفرمي لبروي نكاح كي دانا مزري من استعجل في شيء قبل أوانه عوقب بحرمانه كسك بلبكا لويك كارجي بجيكا بيش أوي وادي خوي بي عقوبة أدري لشريعتها بحرماني مؤبد ناتو أنا وأفرته بخوازة يان بعكسه أفرتك بياوكي خلطان جنكي خوي طلاق دابوي أم بخوازة أو نكاحيان دانا مزرب بمذهب إمام مالك وقولك لمذهب إمام أحمد خوشوي اسمان صلى الله عليه وآله وسلم أفرمي هر أفرتك أيما امرأة سألت زوجها طلاقا من غير بأس فحرام عليها رائحة الجنة هر آفرتك ببيه هوكار واز لميردي خوي بيني بيه لقال كسي كترا علاقي بياكر واز لميردكي خوي بيني بوني بهشتيش ناكا خوشي اسمان أفرمي صلى الله عليه وسلم أفرمي هر آفرتك بيه خشككي بطلاق بدري لتكتفي ما في إنائها بوي أم بچێتە شوێنی خوشەکەی بە هەمان شێواز بۆنی بەهەشت ناکە ئەو ئافرەت ئێمەی موسڵمان لە ئەمڕۆیە لەناو ئەم جەنگی هوشیاریە ئەبێ زۆر ئاگامان لێبێ ئەبێ زۆر ماڵەکان پارێزراو بکەین پیاوان و ئافرەتان هەردوو لە ئەبێ زۆر ئاگامان لێبێ وەڵاهی هەر قسەیەکی شیرینی کە بۆ ئافرەتێکی ئەنێری یا ئافرەتێک بە هەمان شێواز بەر لعنەتی پێغەمبەری خوا ئەکەوی صلی الله عليه وسلم لأمتي أونيت شون شفاعتي في غنبري خاص الله عليه وآله وسلم للرجل قيامته بو كي بو كبائري أم أمتي يعني كسي الزناك لم أمته بر شفاعتك أي أجر كسي لأمتي أو نبي بر شفاعتك بر شفاعتناك بو يخوش اسمان صلى الله عليه وآله وسلم أم مسألة بو إمرونا كاتو بيش هزار أو اندصال مسلمان هشيار با تيبقى ئێمە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەبێ بزانین زانایانمان ئەفەرموون یەکێک لە ئەعظەمی کەبائر گەورەترین جۆری گوناهە گەورەکان ئەوەیە کەوا ئیفسادی ئافرەتەیە ئیفسادی پیاوەکەی هەوڵ بدەی ماڵەکەی تێک بدەی و وێرانیکەی ئەم ئیفسادە تەنها ئەم مەسئلەی دڵداری و خۆشەویستیە ناگرێتەوە بەناو خۆشەویستی ئەمڕۆ کە ئەکاتە جینس ناکاتە خۆشەویستی بەڵکو ئەگەر دایکێک چوە ماڵی کچەکەی و قسەیەکی کرد دڵی کچەکەی گەردی گرت و لە مێردەکەی سارد بووە خوشکێک چوە ماڵی خوشەکەی و قسەیەکی فڕێیە خوشکەکەی خۆی ماڵکاول کرد دڵی تێکدا ئیفسادی لەناو دڵی خوشەکەیە کرد باوکێک لەگەڵ کچەکەیە دایک و باوکێک لەگەڵ کوڕەکەی خۆیانە بۆ خێزانەکەیان خوشکێک لەگەڵ برایەک لەگەڵ خوشکێکە ئەمەی کەوا هەر هەمووی بەناوی نوسحەوە بەناوی ئامۆژگاری و بەناوی دڵسۆزیەوە ئەکرێ هەمووی بەشێکە لە تەخبیب بەشێکە لە خیب و فێڵ بۆیە هەر یەکێک لەمانە لە گوناهی کەبیرەیە بەشدارە ئەگەر ماڵە تێکس پاراستنی ماڵەکان و قەڵای دووهەی موسڵمانان ئەرکێکی زۆر گەورەیە ئێمەی موسڵمان ئەبێ لەم جەنگی هوشیاریە ئاگایەمان لێبێ نابێ بچینە ناو قاڵبی کوفرەوە تصور کە حەضارەتی ئیسلامی حەضارەتی ئەوروپی لە جەنگێکی زۆر گەوران ئێمە هێرشەکەینە سەر ئەوانش هێرشەکەنە سەر ئێمە بە هەمان شێواز ئێمە لە ئەوروپا گەنجەکانمان خەڵک هیدایەت ئەدەن ئەویش هاتووە لێرە ئێمە ئیفسادەکە هەردوو کارەکەین نەوەستاوین ئەی هاوار بۆ تۆ ئەگەر تۆ ئەندامێ بی لە جێشی ئەوروپی ئەندامێ نەبی لە جێشی موسڵمانان لەناو حەضارەتی ئیسلامیان نەبی لەناو حەضارەتی ئەوروپیا کار بۆ ئەوکەی
ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لە تەڵەبەکانی هاتە خزمەتی و وتی ئەی ئیمام باوکم ئەمرم پێی ئەکا ژنەکەم تەلاق بدەم تۆ ئەفەرمووی چی؟ فەرمووی تەلاقی مەدە. فەرمووی ئاخر ئیمامی عومەر ئەمری کرد بە عەبدوڵڵای کوڕی کە ئەبێ ژنەکەی تەلاق بۆ عەبدوڵڵا تەلاقیە دلیلم هەیە. فەرمووی لا تطلقها فليس أبوك عمر باوکی تۆ عادلە نییە عومەری کوڕی خەتابێ خۆ ئەزانێت چی حەق دۆ بغزە لە دڵیەتی بەرامبەر بەم ئافرەتە تەلاقی مەدە بە گوێی مەکە. ئەمە فقهی دینە، ئەمە تێگەیشتنە لە دین، تێگەیشتنە لە زەمن. بۆیە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەبێ لەم خاڵە زۆر ئاگامان لێبێ. ابن القيم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کۆتا قسم لە خزمەتتانە لە کتێبی الداء والدواء ئەفەرمێ جاری وا هەیە گوناهێکی بچووک گەورە ئەبێ، گوناهێک خۆی زۆر سەغیرێ بەڵام زۆر گەورە ئەبێ چونکە حقوقی ئینسانەکان ئەکەوێتە سەر. بەنمونە ئەفەرمێ ئەگەر کەسێک ئافرەتێکی خێزاندار یا پیاوێکی خێزاندار هەوڵیدا لێی نزیک ببێتەوە ئەڵێ لەوە چێ نەزەر و قسەکردنێکی لەگەڵ یا گوناهێکی سەغیرە بێ بەڵام لەبەر ئەوەی خیانەتی لە پشتەوەتیە و مسلمان خائین نییە ئەبێتە گوناهی کەبیرە لە ڕۆژی قیامەتە ئەم پیاوە لە ئەجرەکانی وەرەگرێ لە سەلات و سەوم و زەکات و هەمووی کە کردوێتی لێ وەرئەگرێتەوە. ئەم مافەی خۆی ئەگەر لێرەش فەوتا بێ لە بەردەم خوایە نەفەوتاوە دەی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بەخوا پەروەردگارە ئەمڕۆ قەڵای دووهەممان لە خەتەرێکی زۆر گەورەیە خوایە هانای کزۆڵی ماڵەکانمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە خوایە تۆ خۆت بە گەورەی خۆت ماڵەکانمان بپارێزە یا ئەکرەمە الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت بەرەکات و ڕەحەماتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت مرحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی داوای بەرەکەتت لێ ئەکەین بەرەکەت لە ماڵ و مناڵە بەرەکەت لە سەروەت و سامانمانە بەرەکەت لە خێزان و ئەولادە بەرەکەت لە کات و دینداری و خواناسیمانە یا ئیلاهی بەرەکەتمان پێ عەتاک یا ئیلاهی بەرەکەتمان پێ عەتاک. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم موسڵمانانە هاتوونەتە ماڵەکەی تۆ بەخوا ئیلاهی سوجدە بۆ کەس نابن بۆ تۆ نەبێ ڕکوع بۆ کەس نابن بۆ تۆ نەبێ بەخوا دەستی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ یا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام يوجا قناها فرقوركا علماء أمتي إسلامي باس كردن بريتيا چانيكا بيو جنو بيو تري خلطنو يا جنو بيو جنو خلطنو بهر جوري جوركا خلطناي بو نامێ و مۆبایلەکەش بۆ پێشتیان و قسێوە بۆ کەیانەکەشە نەفڕەژمەوە کە ڕۆژمایە ئاژاوە گێڕیانەکەنە فەسادێەوە فرە گەورن. ئێمە ئیسلامەنە قەڵێەوە فرە گەورێمە هەنە کە قەڵاویانەکانە واجبە سەر و گرد و مسلمانە ئومەت پێوە ئی قەڵێ پارێزنە. ئەگەر ئی قەڵێ وروەشیاوە ئیتر ئیسلام تەواجد دژمەمەنە وروەشیەوە ئەشم ئێمە مسلمان فرە بە وشیاری مامەڵە کەرمە سەر و ئی گوناهە گەورەیە و ڕیشەکێ ششکەرمت لێوەمانە بە هیچ شێوازێ نازمێش. هوشیار بە جاریچانە هەن نزیکترین کەسڵ بە نامی نووس و ئامۆژگاریەوە یانەکە کاول کرد
ئەشم کەسی مسلمان زیرەک بۆ چەم کراوە بۆ زان و چەنی مامەڵەکەرۆ چەنی ئاکەسا دەورو بەریش پرسیارەشا کردە جە ئیبن تەیمیە ڕەحمەت و خوا جوانە بۆ واتشە ئایا ئەگەر کەسێوە ئاش ئەمرش بە نەکەرۆ ژەنەکەش تەلاقە بۆ ئایا خاسەکارین چەنی ئەڵێژ ئەگەر ژەنەکەش تەلاقە بۆ فەرماواژ ليس من بر الأم طاعتها في تطليق الزوجة فەرماواژ بە شێوەنیە جە خاسەکاری چەنی ئەڵێ کە تۆ ژەنەکە وەرو خاترە ئاڵی تەلاق بە شێوەنیە جە خاسەکاری چانەیە زیاتر عولەما ئومەتی ئیسلامی فەرماوان واجبە ئینسانی مسلمان سلە و ڕەحمی جێبەجێکەرەوە بین و یەکترینی لێ مەبۆ سلە و ڕەحمی قەتع کردیوە مەبۆ ڕێگریکەری جە خێزانەوە بلو پەیانەوە قەومەکەش مەبۆ ڕێگریکەری قەومەکەش بەیە بەعینەن شێوازیش ژەنی مەبۆ ڕێگریکەرەوە جە قەومەکە مێردیش بە هیچ شێوازێ علەمای فەرماوە یەک کاتەنە پیا پەیش هەن ژەنەکەی وێش مەنەعکەرەوە کە نازۆ بلۆ یانە قەوم و کەسوکاریش تەنانەت ئاڵای چوو تاتێجش مذهب إمام الشافعي كتاب أسنى المطالب فرماوه وللزوج منع زوجته من عيادة أبويها حتى أجر أو تاتج نوشبا إي بياتاو منع إي جني وشكر نازو بلا بلا إي أو تاتش بانا وشجبا شكاتي ولا إيكات أكات نكزانو إي سفر الجنيشة يا أماي أقوم ما شبه إيجيا وبسوا أنا يانا كشتيكشو أن يانا جورن إسلاما أن حسابي تايبتش في كريان ورو أنا إما شفرة بوريا إمام الله كرمه إي قلاد جواني بيغمبر وخوي صلى الله عليه وسلم بنيادني أنا بارزن مش قرد ما ينام الجهاد أنا آرونا وراورو كافرانا كهجوم شاكرن سريانا كاما أشميانا كاما بارزن مي شي شاشة بيسيكا قرد باري أنا كش دايري كده أشميانا كا بارزن مي شرعنا الراجداني الصلة ورحمي كتشن واجبة قطع شكري بيناو أنني أنا كال بارزريابو أي هرسلو كسي وركا برو يعني كش والله كرو بي قر فسادي والروش كرون انترنت صعب دس الله تبا نقرو تاوي أو تاتو جنكم منع كريكا قريانا كش خرابناي شرعي ريتمو أي شرع الرومو انترنت يعني قرتني شي فسادي وان كوتين مشنا أرو شي تماليه وان أمتي إسلامي جيرتنا أجمعين ثقافتها هرچی امتی نکوشا کرد بزنه کیشا به ای وسایل او غلی کوتنی وسایل بز وسایل مشغول کردنی حچی ترنی ورو انا ام امتی اسلامی شم چه ما کریو با زان مچنی ما مال کرمی هتا خوای گوره قلاو دلی ما قلاو یانی ما قلاو امتو پیغمبر خوای ما صلی الله علیه و آله وسلم پی پارزنو خوای جگناه کما وجب عاقبت ما پر خیر و برکت کرد وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله